ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست هاتوومەتەوە خزمەت ئێوەی خۆشەویست. لەم بەرنامەیەشتا چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە، هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێت. بابەت یەکەممان بەناویشانی کۆتایی ئێران وەک هێزێکی سەربازی. ئەم بابەتە لە نووسینی عەبدوڵڕەحمان ڕاشدە و وەرگێڕانی لەلایەن دکتۆر حلمی ڕەسوڵ ڕەزاوەیە. لەگەڵەوەی تەنیا یەک هەفتە بەسەر جەنگە فراوانەکەدا تێپەڕیوە، بەڵام جیاوازی هاوسەنگی هێز لە ئێستاوە توانایەکانی ڕژێمی ئێران تێک دەشکێنێت. ئەو توانایانەی کە پێشتر ئامادە نەبوو لە ڕێگەی دانوستانەوە دەستبەرداریان بێت، ئەنجامەکە چاوەڕوان کراوە سەرڕای پڕۆپاگەندەی بەرفراوان و پێچەوانەی ئێران. لە ڕوانگەیەکی شیکاریشەوە دەتوانین سێری ئەنجامە سەرەتاییەکان بکەین وەک سەرکەوتنێک لە سنووردارکردنی مەترسیەکانی ئێران، ئەگەرچی هێشتا نەگەیشتوێتە ئاستی سەرکەوتنی تەواوەتی، بەڵام لەلایەکی دیکەوە ڕژێمەکە هێشتا یەگەرتووە و ماوەتەوە. خەمڵاندنەکان ئاماژە بەوە دەکەن کە چەند هەفتەیەکی تری شەڕمان لە پێشە و دواتر کۆتایی دێت. ڕەنگە زووتر لەوەش ئەگەر سوپای پازاران کە بڕیاردەری سەرەکیە لە تاران ڕازی بێت بە خۆبەدەستەوەدانی بەشەکی کە مانەوەی بۆ مسۆکەر بکات. تا ئەمڕۆ نیشانەکانی قۆناغی دوای جەنگ وا دەرناکەون کە گۆڕانکاری ڕژێم نزیک بێت، نە لە ڕێگەی شەقامە و نە لە ڕێگەی دەرەکیەوە. ئەمەش ڕەنگە بەو مانایە بێت کە دەبێت جیهان ڕازی بێت بە هەڵکردن لەگەڵ دەسەڵاتێکی شکاو. ئەم دۆخە سیناریۆی خێوەتی سەفوانمان بیر دەخاتەوە کە تێیدا عێراق دوای شکستی لە کوێت و تێکشکانی بەشێکی زۆری هێزەکانی ئیمزای لەسەر خۆبەدەستەوەدان کرد. ڕژێمی سەدام دوای ئەوە 12 ساڵی تریش لە دەسەڵاتدا مایەوە تا ساڵی 2030 زاینی کۆتایی پێهێنرا. ڕەنگە ئێمە لە بەردەم مۆدێلێکی هاوشێوە دابین. کۆتا وەرگرتنی سەرەتایی بە پێشی کاریە سەربازیە بەردەستەکان ئەوەیە کە ئەمڕۆ ئەو مەترسیە وجودیەی کە لە ڕێگای جبەخانەی ئێرانەوە هەڕەشەی لە ناوچەکەمان دەکرد کۆتایی هات. جەنگی هەفتەی ڕابردوو سەرەڕای کورتی ماوەکەی ڕوونترین بەڵگەیە کە ئەو ڕژێمە پلانی هەبوو و خاوەنی هێزێک بۆ کە دەیتوانی ناوچەی کەندا و وێران بکات. هێرشەکانی زیاتر لە دەوڵاتی کردە ئامانج، لەوانە سعودیا، کوێت، ئیمارات، بەحرین، قەتەر، عومان، ئوردن و عێراق. ڕژێم دەڵێت ئەم ئامانجانە سەربازی بوون، بەڵام لە ڕاستیدا زۆربەیان مەدەنی بوون، وەک بەندەر، فڕۆکەخانە، هۆتێل و گەڕەکە نیشتێکی بووەکەن. ئێران ئەم توانایانەی بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکە بنیاد نابوو. ئێمە بێئاگا نەبووین لە ئەستراتیژی تاران بۆ دروستکردنی توانای وێرانکەر کە بتوانێت دەوڵەتانی دراوسێ فلیج بکات یان بیڕوخێنێت. پرسیارە هەمیشەیەکە تەنیا لەسەر کاتژمێری سەفەر بوو کە ڕەنگە بڕیار بوو دوای دەستکەوتی چەکی ناوکی بێت، چونکە ئەو کات تاران پارێزبەندی بەرامبەر دەستێوەردانی سەربازی نێودەوڵەتی دەبوو. لەو ڕوانگەیەوە ئەرزهێنانی ئەوەی دەتوانین ناوی بنین ئیمپراتۆریەتی چەکی ئێران گۆڕانکاریەکی سیاسی زۆر گرنگە و لێکەوتەی تریشی دەبێت. ئەمڕۆ پلانی ئێران وەک هێزێکی سەربازی و سەرچاوەی مەترسی بۆ دەوروبەری لەناو دەبرێت. پێشبینی دەکرێت لە هەفتەکانی داهاتوودا ئەوەی لە جبەخانە کارگە و دامەزراوە سەربازیەکان ئێران ماوەتەوە و لە ماوەی سێدەی ڕابردوودا دروستی کردبوون وێران بکرێن. ئەمەش پشوویەک بە ناوچەکە دەدات لە هەڕەشەکانی ئێران. ڕەنگە بۆ ماوەی 10 ساڵ ئەمە بە گریمانەی سیناریۆی سەدام کە ڕژێمێکی شکاو دەمێنێتەوە و هەوڵی دووبارە بنیادنانەوەی توانەکانی دەدات. ئەگەری دووەمەوەیە کە تاران دەگۆڕێت چ وەک ڕژێم یان وەک سیاسەت و دەبێتە وڵاتێکی ئاسایی کە بایەخ بە گەشە پێدان دەدات و تێکەڵی هاوکاریە هەرێمیەکان دەبێت. ئەو زیانە گیانی و مادیانەی بەروڵاتانی ئێمە دەکەون بازارن، هەروەها بۆ گەلێرانیشکە لە ناو جەرگەی شەڕەکەدایە و زۆرترین وێرانی بەردەکەوێت بەهۆی ئەوەی ڕژێمەکان بەسەر ئەوان و هەموو ناوچەکەی داهێناوە. سەرڕای ئەوەش باجی ئەم جەنگە دەکرێت بەرگەی بگرێت و مامەڵەی لەگەڵدا بکرێت. بێچەککردنی ڕژێم دەستکەوتێکی مێژووی زۆر گرنگە خزمەت بە ناوچەکە و گەلی ئێرانیش دەکات کە سەرچاوەکانی وڵاتەکەیان بۆ پرۆژەی سەربازی تەرخان دەکرا. لەلایەنە تەموو مژاویەکە لە ڕۆژی دوای جەنگ لە تاران دەمێنێتەوە، چونکە تەنانەت دوای لە ناوچوونی زۆربەی سەرکردە باڵەکانی ئێران ڕەنگە نەتوانرێت ڕژێمێکی دۆست بسەپێنرێت وەک ئەوەی واشنگتۆن پلانی بوو دای بنێت. هێشتا هیچ هێزێکی ناوخۆیی دەرنەکەوتون کە ئامادەی گەڕانەوەی شابن، هەروەها هیچ بەڵگەیەکیش لەسەر جیابوونەوە لە ناو دامەزراوە سەربازیەکاندا نییە کە تا ئێستا وەفادار و ڕێکن.
ئەمڕۆ ڕژێمی تاران لە مەترسیدارترین قەیرانی مێژوویدایە و بۆمانەوە دەجەنگێت. ئەمە ململانێکی سەختە و ناتوانرێت کۆتاییەکەی یەکلایی بکرێتەوە. لەگەڵەوەشدا هێشتا هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن لەسەر زەوی نابینین کە بتوانێت تەحەدای ڕژێمە بریندارەکە بکات و هیچ بزوتنەوەیەکی جەماوەری بەرفراوەنیش دەرنەکەوتووە کە بتوانێت سەرنجی ئەندامانی دامەزراوە سەربازیەکان ڕابکێشێت و پاڵیان پێوە بنێت بۆ جیابوونەوە. هەندێک پێیان وایە تەنیا کاتی دەوێت تا هێزە ناوخۆیەکان پەلامەری ڕژێمە شکست خواردەوەکە بدەن، بەڵام بێمەیلی هەندێک لە دامەزراوە سەربازیەکان بۆ لایگەل گۆڕانکاری دوورە. دووبارە دەگەڕێنەوە بۆ بەراوردکاریەکە. پێشتر بینیمان چۆن هەڵمەتە سەربازیە گەورەکان بۆ سەرڕژێمی سەدام دوای شکستی لە کوێت و گەمارودانی بۆ ماوەی 10 ساڵ نەیتوانی ڕژێمەکە بگۆڕن تا ئەو کاتەی ئەمریکان ناچار بوو بە هێز بیگۆڕێت و نزیکەی 4 ملیۆن سەربازی بەشداری پێکرد. سیناریۆی داگیرکاری ئەلغەزوو لە ئێراندا بەهۆی چەندین هۆکارەوە ناتوانرێت دووبارە بکرێتەوە. لەبەر ڕۆشنایی ئەمانەدا ڕەنگە ئەمریکا خۆی لە بەردەم بژاردەی سنوورداردا ببینێتەوە کە دیارترینیان مامەڵەکردنە لەگەڵ ئەوانەی کە لە ناو خودی ڕژێمەکەەوە دەگەنە دەسەڵات. واشنتۆن خاوەنی هێزی سەربازیە کە ڕێگەی پێدەدات مەرجەکانی خۆی بسەپێنێت ئەگەر بیەوێت لەگەڵ دۆخە نوێکەدا کار بکات. جەنگ و بۆمبارانکردن ئازادی بۆ خەڵکی ئێران ناهێنێت. ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن دەشتی جەمالەوە ئامادەکراوە. بەدوای چەند مانگ لە هەڕەشەی سەربازی و ناردنی کەشتی جەنگی و یاری دیبلۆماسیەکانی ئەمریکا و ئێران سەرنجام 28 دوای 2026 زاینی هێرشی سەربازی و بۆردومانی بەرفراوان و هەمەلایەن بۆ سەر ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دەستی پێکرد. شەڕێکی ترسناک و ماڵوێران کرد کە زیاتر لە 174 شاری ئێرانی گرتەوە و وەڵامدانەوەی ئێران بۆی بە بۆردومانی ئیسرائیل و بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ئەکەمدا ناوچەکە و جیهان کەوتۆتە بەردەم مەترسیەکی ترسناک و گەورە کە کۆتایی ئەم تراجیدیایە یان ئەم تراجیدیە نامرۆڤانەیە نادیارە. لەم نێوەندا خەڵکی سڤیل بوونەتە سوتەمەنی ئەم جەنگە نامرۆڤانەیە، جەنگێک کە پێچەوانەی و پرۆپاگەندانەی ئەمریکا و ئیسرائیل دەیکەن دەتوانێت ڕوخساری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەمیشە بگۆڕێت. ئەو پرۆپاگەندە پوچ و بێ بنەمایە ئەمریکا و ئیسرائیل سەبارەت بەم جەنگە کە گوایە ئەتۆمی ئێران لەناو دەبن ویان ئازادی بۆ گەلی ئێران دەهێنن بەشێکە لە سیناریۆیەکی تاریک هێرشەکە بۆ داڕشتنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ و بنیاتنانی ئیسرائیلی گەورە، جەنگێکە لە دژی خەڵکی ئازادی خوازی ئێران، دژی مرۆڤایەتی و هەموو دەستکەوتەکانی. داواکاری دەستبەجێ ڕاگررتنی ئەم جەنگە هیچ کات پاساوێک نییە بۆ بەرگری لە سروشتی کۆنەپەرستانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران کە 47 ساڵە کۆمەڵگەی ئێرانی لەگەڵ هەژاری و بێمافی و زندانی و ئێعدام و کوشتن و کوشتار بەرەو ڕوو کردوێتەوە. بەڵکو خودی ئەم جەنگە بزوتنەوەی ڕووخانی ئەم ڕژێمە کە لەسەر دەستی ژنان و کرێکاران و لاوان و مامۆستایان و خاننشینان و قوتابیان و پەرستان و چەندان لایەنی تر ساڵانێکی زۆرە بەڕێکەوتۆ و تا ئێستا چەندین جار کە ئەخۆ پێشاندانی فراوانی و خرۆشانی جەماوەری خۆی تێدا نمایش کردووە دەباتە دواوە و زەبرێکی گەورەی لێدەدات. لەم نێوەندەدا ئەو هێز و لایەنە کۆنە پەرست و فاشیستە ئێرانیانەی وەک ڕەزا پەهلەوی و موجاهیدین و هەندێک حزبی کوردی بانگەشەی ئەوە دەکەن کە هێزەکانیان ئامادەن بچنە نێو شەڕەوە و ڕۆڵی سەربازانی ئیسرائیل ئەمریکا بگێڕن و ئەرکی خۆیان جێبەجێ بکەن، ئەو پەڕی نابەرپرسیارانە بۆ ئامانج و مەبەستە دژی خەڵکیەکانیان ئەم جەنگە وێرانکەرە بەخێر و بەرەکەت بۆ خەڵکی ئێران ناوزەند دەکەن و لەسەر حسابی کوشتار و قەتڵ و عامکردنی خەڵکی مەدەنی و وێرانکردنی دایان قوتابخانە و نەخۆشخانە و دامەسراوەی گشتی و مەدەنی و خاپوورکردنی ئێران دەیانەوێت گۆشەیەکیان لە دەسەڵاتی داهاتووی ئێراندا پێ ببڕێت. ئەمە هەڵوێستی خەڵکی ئازادی خواز و مرۆڤ دۆستی ئێران نییە. ئەوان دەمێکە لەو ڕاستیە گەیشتون کە هێرشی سەربازی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران بۆردومانی بەرفراوانی شارە جۆر بەجۆرەکانی جگە لە کوشتنی سەدان کەس و ئاوەرەبوونی دەیان هەزار کەسی بێتاوان برنە دواوەی کۆمەلگا و تێکدانی شیرازەی ژیانی کۆمەڵایەتی و وێرانکاری کە نمونونەکانی لە عێراق، لیبیا، ئەفغانستان، سووریا و چەندین وڵاتی تر لە پێش چاوی جیهاندا ڕوویدا. شتێکی تر نییە. ئەمە ڕزگارکردنی خەڵکی ئێران نییە. ئەمانە خەریکن پلانێکی زلهێزە کۆنەپەرستەکانی ناوچەی و جیهانی دەبنە پێشەوە. خەڵکی ئێران خۆیان دەبێت چارەنووسی دەسەڵاتی سیاسی دیاری بکەن، نەک دەستێوەردانی سەربازی ئەمریکا و ئیسرائیل.
ئەم جەنگ و لەشکرکێشی و ملهوڕی و شەقاوەچێتیەی ترامپ و ناتەنیاهۆ بەرامبەر بە وڵاتان دەیبەنە پێشەوە جێگەیەکی بۆ یاسایی نێودەوڵەتی و ئەوەی پێی دەوترێت سەروەری دەوڵەتان نەهێشتوێتەوە. جیهانی خستۆتە ژێر سای کێشمەکێشمی بلۆک ئیمپریالیستیەکان و ئایندەیەکی تاریک بۆ کۆمەڵگای بەشەری دەنەخشێنێ. خەڵکی مرۆڤ دۆست و ئازادی خوازی جیهان و چینی کرێکار ئەو هێزن بە دژی ئەم جەنگە بەرامبەر خەڵکی ئێران بەرپا بووە و ڕابوەستن و داوای دەست بەجێ کۆتایی جەنگ و تاوانکاری یان داوای کۆتایی جەنگ و تاوانکاریەکان بکەن، پێیان بڵێن ئەم جەنگە جەنگی ئێمە نییە. ڕاگررتنی شەڕ هەنگاوێکی گرنگە لەم خەباتەدا و هاوکات وەستان لە پاڵبزوتنەوەی ئازادی خواز و یەکسانی خوازی خەڵک لە ئێران کە چەندین ساڵە خەبات دەکات بۆ ئازادی و یەکسانی، بۆ ئاشتی و ئاسایش و ئاسوودەی، بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی تاوانبار وەستانە لە دژی شەڕ و تاوانکاری میلیتاریزم لە سەرانسەری جیهاندا. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، بەرنامەی لێکدان و هەڵوێستم پێشکەشکردن، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.